طماطة سيابة هزاري خيار سار بازار شيخ الله يجي بازارين هري ناس كريين هري ما كردستانية فرانيا خلكي هوليري دچن أبي بازاري لبسانا هيجي درنا كفن جبروي قرابالغيا كل أبي بازاري تشد بتايبة جهكي كود بجنة ترا سيداوا أف كاسب كارين كل أبي بازاري كاردكن أف خلكي كو قصة أبي بازاري تكا لقال آليين بيواندي دار كو أبي بازاري ريك دخن قليان جهب دكن أو سوچو أبي قرابالغيا دخن ستوية حف ام ديرو تاكسي رمضان ده بزانن سدما بقرا بالغيتشه ام هول بدن چاره سريك جرا ببینید حاربان اللي راده وستهموي شاربان زاربي بيانيان يا عصران دي محاربان دردكا ليره لو بريس نايدي لنا غير خرك كليره كاسبيبكا عربانت هي امن حاربانم هبو بس تبع شارواني هرم قرتوا ادي باشا باشترني ابو جاده ابو او خلق بينه بتشن شارواني وعربانه بس اوان اللي لا يرسي فكدا النوا خونا انت رسي فكاي خرك كلش انا كاسبيبكا خلق كاسبي لشيب كاتن اديغاش دابين كان امر سنيو دك روجانا چند جار شارواني ديت عربانه اي ولا ردا والله زور زوجة بوچي عربانش ما قرتوا بوچي اليوم نبي بوسطن بازارنيو إلى كوي وستنا قد لي رنا وستن والله نازين هاد لو عردانا ايش هي لو عردانا نا والله اگر جيم بكاتو ولا شوري دشنا شوري اما نعمل لسجادي عم بقوم تقسيم هي سيارة من لو فرعين راقر مازال وين ابو سيارة راقر قلت لي انا عادي خوما قلت من باب الشاروانية قلت اشتوانية من ليش وينكم لهولير بيت بلايم تاكسي بوسا من تشما لاي بردي سيداوا بوتو اسايا تنقدم بزور ازدحام بوتشي ام جاده بردام قربالغا بردام ازدحام بهي عربانه كانوا فرق عربانه تنوزدي عربانه تنوزد وقتها عربانه دي يكسايد سياره دروا يعني كنت تكسب دائما نفرق هرب جديد ندون لا عربانه حتى ما لبش نبدا ازدحام يعني والله اولو حضرت حرام يعني مريد قرين وشيك بس قاضي جيك هبه مش خرتي ليش بكن باش يستوان الزور بين تتجاوز ناتني سجادك اي بعضك او تيرخ اي فقيرك اي وناري لبر او اما بجي جيان ملس او عربانيه كز نشتنا زاده بس اي لا تصب ديت لاي زاده كان اي بيشتري قديمه هم جي خوي هي وهيس تشمان نيما تو شلون هاتو شوي كي بمجاده نعم بزان ما حالك مسارك من اخوان والراجل ناتوان دميرانا هاز ايشك ما بيع برل لقراج خوار ولا الراجل استا مثلا ليره او نخوش خاني ميجنس ليره ونيا تواري ليره اگر من مثلا مارم لو بريبي نتانم بيردابين برو قربارغا نخوش على تشتاورين بيبي كوت انا بدوري سار شايدا بسرمو لا انا نخوش كبمري او جادك قربارغا هم عربان سينيا هم شي مشي نو سر عربان سي هم عربان سينيا ادي بلان دانان لو سي هي ادي وزارتي نظام سلوس يعني قربارغا هم عربان سيا بس تمشاك دكاندار كانت مسافه سنديان داجير كرديا هاولاتيش ناتواني يعني هاولاتيش ناتواني لسر سفكي بروا سكي معقوله دكاندار 1 كيلو طماطه خومانه بازاري دفروشي عربانتي ب 500 دينار دفروشي امن فقيرم كاسب كارم موظف نيمه يتمنيه لها ما كاتش دكاندار كتسي كرديا لو نمونه برو تماشابكا پیش دکانه کی 2 متر داجیر کردیا شاروانی لچی شاروانی لو عربانتی در دکی کیلو طماطم با 500 دادا لو ناتی محاسبه دکانداری بکی 2 متر لی داجیر کردیا هذا ما نقرتي اگر اما نبين او جاد حرقات دكري لقى الرزم لو مروري بوشي اما نبين تاكسي راده وسي يشي ديك راده وسي امي دبي تبربره كان او منافسه ودك منافسه زادك قبات دبي خرباك زادك تسكى عين نبي لولا انه فرق البرتقال راد وسي ده سعر لبس بيك ستابي من اورو يسمى مكتبه تاخير بهم مخوم درس كم 10 دقيقه 20 دقيقه من الروج معني نيو درس كتا قيش من مكتبكش هم يروج يك سارق مع دبر قلب بالغ بويره هرزوش هاتم حق قلب بالغ بو سار كيلو يا خو تاكسي هيا تو شلون حلك يا مساله او مساله بوي حل نالم با حكومه دستشي شخصي بكا با ما عزله كان بنك لوين فنبري تو بس عزله كان اخر كاك الشارواني دزرتي بكام ببرمو هاولاتي ما قربار خي دروزناكم والله صار سري بس عربان توزب شنو شمانيه امن يازموني بلا عربان كان منين باب منين بس كو زين لو كانوا استا مثلا حقوي حكومه علامات تشداني علامات تاكسي شنو تاكسي لها شنو كراوسته لا استا احتياطيات كره راوس اللي قانونيه راس عربات كان لي بجي جانيان ليريا بس مش قلي ما لي لون من ورته مش إرك
تەماشاکەن تەماشاکەن وەرە ئەلێرە کاسبیان لێر و کانێ نانیان لێرەیە زبرەکەی لێرە فرەت دەنەخوارێت خوا تەماشای خاتون تەماشای دەبینی ئەمە کۆمپانیێنە کۆمپانیا گلاشتوگار ڕۆژانە ئێرە 3000 خایان دەکرێتەوە 4000 ئەلێرە و عەرەبانیان ڕاگرتە باشە صاحب عەرەبانن ئێوە ئەلێرە مەبەستم تۆنی بەڵام سەکەی جوانە بەس ئێمە پێویستمان بە زبڵدان هەیە بۆماندان نیمانە لێرە لەسەرەوە لەکوێدانێ لێرە ئەدەوە زبڵدانە ئەخەکە فڕێ دەدەین هاوارمان دەکا کاکە لۆ فڕێ دەدەین فڕێ مەدە بڕۆ بەدەستی تێکە لێ ڕابڕۆینە خوارە خەیە ئەمن دەبە مەسەر چامەسخۆ بەس ئەمن نیمە ئەو بازاڕە 50 مەتر ڕۆی گلیچل ئەمن دەیبم باش ئەوەی کۆمپانیا ئێوە توانن چی بە ئەوان ماتۆرمان بێرە دادێ سیارەمان بە شای دیوانە بێرە دادێ ڕۆژانە 2000 حاوی 12 مەتریمان لێرە دانا شەوانە بارێک لە شۆفەر قەلاماندانا بەس کابرا لێرکانە کە بژێوی ژیانی لێرەیە مەفروض شە ڕۆژە 50 مەتر بڕۆ 30 مەتر بڕۆ زبرەکەی خۆی دانێ ئەوە یەک دومیشکاتن تازە کارەکانی ئەو بازاڕینە و ئیشەی دەکەن ئەمە ئێمە کە قەدیمین لێرە وەڵڵاهی ئەو ئیشەی ناکەین شانی من لەو بەریە زبرەکانی فرە دەدەن بۆنەکە لەومێ هەموو هێواران هۆکاری قەرەبارغی سەیداوە هەمووی فەقیریە قەیران ئەو شتانەیە پیسکردنی ژێرکردەکە و بۆنەکەی پێویستی بە بودجە و ئەوانە نییە ئەوە بۆچی بەردەوام تەبیعی بریا زوومی کامێرەکانتان شەوانیش چەند شەوانێک بۆ ئەوەی قسەکانی ئێمە بە مزداق بکرێن تەزیق بکرێن شەوانە چەندین شۆفەڵ لەگەر لۆری ئێرە خاوێن دەکەنەوە باوەڕ کە دەرەقت نایە بریا ئەو شۆکە ئەگەر هەندێک کار بدەنە خۆتان بزانن خاوێنکردنەوەی بازاری شێخە لە شەوانە بە چ پرۆسەک دەکرێت تەبیعی ڕۆژە چێ خڕبوویتەوە ئەوە پیسی معلوماتی جەنابەت یەک ڕۆژ ئەو شوێنە خاوێن نەکرێتەوە گەورەترین مەزبەلە لە شاری هەولێر لە شوێنە دروست یەک ڕۆژ بۆچی والله ئەو قەرەباڵەکەی دەبینی ئەو هەموو عەرەبانە هەموو مخەلەفاتی بۆچ ئەفرەدەنە سەر جادە و شوێنی تایبەت نییە دەکرێت لەوان شوێنی تایبەت نییە شارەوانی بودان بێ زەحمەت تەماشاکەم زانە شوێنی تایبەتمان دیاریکردیان ئەمە شایان بەجددی یعنی چی سزا بڵێن ئەوانێکی پیسەکەن چ ڕوێکی یاسایی هەیە ئەمە لەگەڵوانە تعامل بکەین کابرایکی عەرەبانچی کوسزایی ناتوانن ئێوە ئیما گرتنیتی و مساعدەکردنی عەرەبانەکەیتی ئەگەنا پەناتان بۆ ڕێگای بردیە بەڵێ چەندین جار بەداخەوە لە حاویەکەی زبڵی فڕێ نادەن تەنیشتەکە فرەدەنەماوە شاهدی لەسەر حاڵەتی دەبین چکە شەوانە دەبین برانی شارەوانی پاش دەکەنەوە تەنیشتی حاویەکەی پڕی زبڵە حاویەکەی زبڵی تێدا نیە دەبێن خا مشکلش کەشمان هەیە لێ لەگەڵ برایان یاتچوو ئەوی شەوەیە ناکری ئەمە لە هەموو کاتەشی بین کەپسەکانی خۆمان شۆفەر لۆریەکان دەبی ئیلا تەنها درەنگانی شەو ستافەکانی ئێمە بینیش بکەن یعنی ئەوە تەنیشتی شەقام پاک دەکاتەوە بەعکس دێ ئەوە لە ئەسنای ینی لەمەمانەوەی دەیشەوە داخلی سنتری شاربی لە بۆ پاکردنەوەیان کارەکە چێکی ئەمجادا ئاوا قەرەباڵغە لە ماجە ڕەمەزان قەڵەباڵەکەی ئێزگار زیاتر ڕوو لە شوێنە لە زمانکانی تر بەو شێوەیە نیە کەوە ئێستا هەیە بەڵام زۆری ژمارە عارەبانەکان لە شەقامی شێخەڵا لە بازاری شێخەڵا وا دەکە کە ئەو عارەبانە نەفەرنەوە ئەو بەریجادا یاخود بێنەوە سەر شەقامەکان ئێوە بچی ڕێگر نابن لە بەردەم عارەبانەکان تەبیعی لە هەموو شوێنێکی دنیادا دەستگێڕبوونی هەیە و عارەبانەش بوونی هەیە بێگومان بە ڕێکخراوی بەڵام دەبێ ئەوەی کە لەسەر ئێمە واجبە دەبێت تەنزیم بکرێ پرۆژەیەک هەیە لەگەڵ بەڕێ جەنابی سەرۆک شارەوانی هەولێر و بەڕێ جەنابی وەزیری شارەوانی ئاماژەی پێکراوە کە شتێکی موحد بۆ ئەو خەڵکە دابی بکرێ شتێکێک کە لە نزیکەوە لە داهاتوویەکی نزیکەوە جێبەجێکرێ یان شتێکی دوورە و پلان و پرۆژەی تر پێوێ پلان و پرۆژە پێشتر ڕێکراوە بەڵێ لەم نزیکانە دوای جەژن ئینشاءالله دەرهاوی شتێ پرۆژانە لە سای خۆتان دەبێت تەنزیمکردنی ئەو شوێنانەیە کە قەرەباڵەکەی ئێزگار زۆری پێ یعنی شوێنێکی تایبەت بۆ دەستگێڕەکان ئەکەنەوە نەک لە هەر شوێنەکە و شوێنش تایبەت تەرخان دەکەین بۆ ئەوەی ئەو خەڵکە بتانی کاروباری خۆیان تێدا ئەنجام بدەم بە شێوەیە کە گرفت نەبێت لە بەردەم هاوڵاتیان و لە بەردەم هاتوچەی شوفێر بۆچی دوکانەکان 2 متر دێنە پێشەوە و شارەوانی ڕێگە لەوان ناگرێت لە کاتێک کە لە بەردەمی دوکاندارەکەی عارەبانەکەی کە خۆی پشتگیری لە بوونی و دانانیان دەکات ئێمە ناتوانێت
ئیزراعەت لەگە ئەو دوکانەی بکەین کە یاسایی و لە پشتەوەیەتی بین ئەمە ئیزراعەتەوەی لەگە بکەین کە تونابی 1 سانتیم و 1 متر بێ شۆستەکەی بگری بەڵام لە کاتێکدا بوونی عارەبانەکە لە بەردەم شۆستەکەی پێشدا هەیە ئەوانەش ڕێگردنی لە بەردەم هاتنەوە چوونی خەڵک زەحمەت سەر شۆستە لە هەموو دنیاە ملکی حکوومەتە ملکی دکاندار نییە مەگە احترامم پێویست بوو جەنابتان بیر لەوە بکەنەوە پردەچی پەڕینەوە بکەن لێرانە بۆ نمونە پەڕینەوە هەبێت تو بەکارەهێنی بەڵێ بەکاری دێنم ئەی چۆن پێشنیارم هەیە بۆ جەنابی بەڕێوەبەری ئاتوچۆ لێرانە فەرمو تەمەشاکە یەک قەت لێ نەدرایە جەنابی ڕایت بنووسرێ پەیوەندە بە تەکسی بۆ نمونە لە پێش مەحەد هێمای تەکسی لە پێش مەحەد یعنی 20 متر خۆمە ناکرێت ئاتوچۆ ڕێدەدا تەکسی لێ ڕابەستی ئەوە قسەی جوانن بۆ ڕێدەدا ئێمە هەندێک شت هەیە ناڵین چاوپۆشی دەکەین لە شتی نایاسایی دەکەین بەڵام هەندێک شت هەیە قەیرانەکە وای کردووە خۆت زەخت تۆ ناکرێت لە خەڵک بکەی بە شێوەک بکەتن کە مەسەن هەستیان بریندارکەی ئێرە بتەوێنێتەوە ناوەندی شارە سنتەری شارە ئەو ناوەندی شار کە دروست کراوە زمانێک بۆ ئەو شەقامەکە دروست کراوە کە دانیشتوانی هەولێر 200,000 کەس بۆ 300,000 کەس بووە بەڵام ئێستا دانیشتوانەکەی 2 ملیۆن کەسە ئێستا ژمارەی ئۆتۆمبیل کاتێک کە شەقامە دروست کراوە کاتێک کە نۆژەریش کراوە هێشتانەکە 100,000 ڕاتی نەکردبوو بەڵام ئێستا 760,000 ئۆتۆمبیل تۆمار کراوە تۆ بتەوێنێتەوێتن ئەو شەقام بخۆ ئەوە مافورێک نیە بڵێ من ڕۆژ بە ڕۆژ بەرینی دەکەم نییە بڵێ من شەقامێکم دەوێت لە ناوەندی شار بێت و من بە خێرایی 80 بڕۆ نیەشتیوە لەوانە نیوە ئەو خەڵکی ئەلێرەیە لە بۆ بازارکردنیش ناگەر لە بۆ پیاسە هاتووە بەڕای جەنابتان پردێکی پەڕینەوە بی ئەو پردەی بەڕێز باسی دەکەی ئەمەوەکە پرۆژە باسشمان کردووە و ئەو شوورەیە کە باسی دەکەی ئەمە ئەوشمان باس کردووە و ئەوش دەکرێتن ئەوەی ئێستا کە جەناوت باس نەکرد بامە تەکمیلەکەم ئێستا ئەو فسفۆرانە کە پێکرایتە دوو سایت دەکەینەوە ڕەسیفەکەی جاران ئەو شوورەیە کە دەکرێتن خەڵکەکە ئیلزام دەکرێتن لەسەر پردی پەڕینەوە بپەڕێتەوە بەڵام پردی پەڕینەوە گەر لەو دەمە پارەکەش ممکن نەبی من تازە لەگەر کاک مازن باسم کرد ژێر پردەکەی ئێرە دەتوانین پاچی کەینەوە وەکو بەدیل بەکاری بێنی ینی خەڵک لە ژێر ئەو پردەی سەیداوە بپەڕێتەوە بچێتن لەو بەر زۆر ئاساییە دوو ڕێگە هەیە لە بۆ چارەسەرکردنی هاتوچۆی هاوڵاتیە یانەوە تا پردی پەڕینەوەی معەلق ئێمە لێ دروستکەین تەندەرێک دروست کراوە نزیکەی 650,000 دلاری دەویست حقیقت ئەمە پێش ئێستا 650,000 دلار بە نسبەت شارەوانی دوای قەیران یان پێش قەیران ئێستا ئەمە باس لەوەی دەکەم باس لە 3 مانگ بەر ئێستا دەکەم ئەو 650,000 دلارە وەکو شارەوانی وەکو استراتێژی شارەوانی لەوانەیە ئەگەر بێت و ئەمە 6 گەڕک 5 گەڕک پێ قیرتاو بکەین خزمەت گوزاریەکی سەرەتاییان پێ بگەینێ لەوەی باشتر بێت کە ئەمە پارەی لێک زەی سەرف بکەین ئەوە یەک ئەنکو پرۆژەیەکی کانسڵ نەکەسە نەبووە نەخێر ئامادەی هەر کاتێک پارە هەبی هەر کاتێک پارە هەبی جێبەجێ دەکرێت دوو بیرمان لە تەریقەشکە کردەوە کارزانترە ئەویش ئەوەیە ئەمە ژێر پردی سەیداوە ئەو ژێر پردەیە مەمشایەکی دروستکەم بەحید ئەمە پاش ئەوەی چکە مەتو ناکرێت خەڵکی حەسر بکەیت و لێرە ڕەسفەکەی دروستکەی و محەزەری دابنێ خەڵکە بە چیا شوێ بکە دەبی شوێنەکەبی دوو ڕێڕەوی مەجاری گەڕەکی گلکان بەژێر پردی سەیداوە تێپەر دەبی لەبەر ئەو پرۆژەیە ستێپی دووەمان هەندێک تاقیتر کردیا ئێستا بەچای خۆتان بەس ئەو پرۆژەیە سەری بگیرێ سەری مەجارەکەی بگیرێ ئەمە مەمشایەش دەکەینەوە دواتر لەگە برایان هاتوچۆ دەتانین ئەو جەزرەوەسەتی دروستکەینەوە و ئەو مەحەزەرەش لێ بدەینەوە ئێستا حەلی ئێستای ئێوە بۆ ئەم قەرەباڵغا بۆ ئەم 2-3 ڕۆژەی ڕەمەزانە کە ماوە و دوای ڕەمەزانیش حەلەکە تەنها لا بردننی دەستگێڕەکانە لەسەر جادە نەخێت ئەمە قەتاوقەت لەگەڵ وەی نینە کە دەستگێڕەکان گواستنەوەی شوێنەکانیان گواستنەوەی شوێنەکانیانە و تەنزیمکردنیانە تەبیعی ئەوە دوای جەژن ئەچنەکوێ ئەوانە هەر لە شوێنی خۆیان تەنزیم دەکرێت نەک لێرە ئەمە کە دەرێم لە شوێنی خۆیان لە شوێنێکی نزیکێرە تەنزیم بکرێن یەکەم زار ئەوانە بەڕاستی شوێنەشی بەدیلیان لۆ پەیدا دەکرێت دومین زیاد گواستنەوەیتیان بەخۆشییان بەناخۆش چێتر ئەرێ بۆ ژبەر شارعیش بەرگۆنها ئەم نەمەجبور نەتکردنە شارعی دەم خۆمە شارعی گرتیان وەڵی هیچ مشکلێنی علاوەی لەوانەی بیدارلەوەی مە باشترە شکر رزق دێنی بەس ڕاحەتی خۆت دەفرۆشی مەش هەمومان کاسبین وامو عایلە و کرێ خانووە و تشتانە هەمووی لەسەرمانە هەمووی لەسەر ئەو عەرەبانەیە وەڵا ئێستا مشکلێمە عەرەبانەکەش نییە ئێستا بەس شوورێک بکرێت پیادە نەپەرتەوە سیارە زۆر بەاحتیاج دەڕۆ ئەو کاتە ئیزدیحامەکە نامینێ وەی لێدێ ئەوەی کە لەبۆ پیادەکە وەستا ئەگەر ماوەی دەچرکە بۆستێ سیارەکە ئاخیری دەبێتە 5 دقه 10 دقه واتە ئیزدیحامەکە لەوە دروست دەبێتن بەڵام تۆ کاتێک ڕێت گردەوەی کە ئەو پیادە ناتوانێت بپەڕتەوە لە شوێنە بە شوورەیەک پێشیت گرت ئەو کاتە اعتیادی انسیابی سیر دروست دەبی یاخود شوێنێک لە بۆ دیاریکردنها فتحەیەک لە بۆ کردن لە شوێنەوە پەڕنەوە شوێن بۆ دیاریکردن ئێوە هاتو چوون ناتوانن ئێمە دایمەن شتەکانمان لەگە شارەوانی ئێستا وەکو پرۆژە بە شارەوانی ماوتووە دەبی بەدیل ببینینەوە ئەو ڕۆبەڕێزی یعنی ئەو شوورەی دروستکەین ئەو شوورەی دروستکەین خەڵک بەشێ پەرتەوە
خەڵکو بازاری خۆی بکات یعنی معقولە ینی هاوڵاتیەک بێ لە ترافلایتەوە بێتەوە بە پێیان بێتەوە ئێرە یعنی ئەوەش منتەق نییە دەبی شوێنش بەدی دروستکەین هەرۆکی باسم کرد ئەو دوو بەدیلەمان هەیە بەدیلی یەکەم بەداخەوە پارەی هێزگار زۆری دێ بەدیلی دووەم دەبی شوێنەشی پەڕینەوەی بەدی دروست کرێت لە ژێر پردیسەی داوە بەڵام بەهۆی ئەو ڕێڕەوە ئاوەی کە بۆ چارەسەرکردنی گرفتی گەڕەکی گرکەن ئەوە بەڕاستی هەندێک تاخیر بووینە بەڵام بەس چاوەڕێی ئەوەی دەکەین سەر ئەو مەجرایە کە بە تێکەڵی پڕ بکرێتەوە ئەمە کاری خۆمان دەچێت ئێمە کێ بێنە ئێرە قەرەباڵغ نامێنێ من دەتانم بەڵێن پێ بدەم دوای مانگونی وەک دوومانشتر ئەمە بتانین ئەو کێشەی چارەسەرکرد خيار زاد شنو ابو هزاري طماطم